کاک دکتۆر ئەحمەد فەرموون. سڵاوتان لەبێتم کاتان باش. باس لە کۆنستراکتیڤ ئەلایمێنتەکەم هەروەها وەڵامی هەندێک لەو پرسیارانە ئەدەمەوە کە لە ئەنجامی پرزنتیشنەکانی پێشووترا باسییان لێوە کرا. یەکێک لە چاڵنجەکان کە ئەو دکتۆرە بەڕێزە لە زانکۆی بڵکەن ئاماژەی پێکرد، ئێمە ئیدعایەوەکەین ئەڵێن ئەوەنە ECTS مانە داناوە، ئەی لە ڕووی واقعیەوە چۆن ئەتوانین بەرجەستەی بکەین. هەنێ تەکنیک هەیە پەیوەندی هەیە بە شێوازی وانەوتنەوە و هەڵسەنگاندنەوە. دایەگرامێک هەیە لە چوارچەوەی کۆنستراکتیڤ ئەلایمێنتا باس کراوە. ئەیگۆڕێ لە چوارچەوەی کۆنستراکتیڤ ئەلایمێنتا دانراوە. ئەمە هاوکێشەیەکە. ئەگەر کار لەسەر ئەمە نەکەین ئەوی کە جێبەجێ نابێ، کار لەسەر ئەمی کە نەکەین ئەوی کە جێبەجێ نابێ، واتە پرۆسەیەکە پێکەوە پێویستەکە کاریان لەسەر بکرێت ڕاستیە. ئەگەر نا بەڵانسەکە ڕناگیرێ و ناگەینە ئەو ئەنجامەی کە هەیە. ئەوەی کە یەکێک لە تەحەدیەکانە کە جێگای باسە چەند جارێک گوتی ئەوەنە ECTS مادانەوە، ئایا فعلەن وایە؟ بۆ ئەوەی کە وابێ ئێمە من لێرەیە ئەو ئارگومنتانە خەمە ڕوو کە ئەو میکانیزمانەی کە بتوانین ECTS بە واتایەکی فعلی بەرجەستە ببن، ئەگەر نا ئیدعایەکە و تەنها وەکو خۆی ئەمێنێتەوە. کۆنستراکتیڤ ئەلایمنت طبعاً ئێمە دین باس لە لێرین ئاوتکەمەکەین. زۆر باس لەم قسەیەکرا، عنوانی ئەم پانێڵە لەسەر لێرین ئاوتکەمە. هەموو خوێندکارێک یەتە زانکۆ لە پێناوی ئەوەیە کە شوێنی کارکردنی خۆی بزانێ و کاری بۆ بکە. ئێمە وەکو ستافی زانکۆ وەکو مامۆسایان وعدی پێ ئەدەین، ئەڵێن ئەگەر تۆ هاتیتە لای ئێمە ئەم کارانە فێرەبی تاوەکو بتوانی جێبەجێ بکەی. ئەگەر ئێمە نەتوانین ئەمەی بۆ جێبەجێکەین بەڕاستی ڕازگۆ نەبووینە لەگەڵیا. ئەو یەکێکە لە کێشە سەرەکیەکان. چۆن لێرین ئاوتکەم دانی؟ لێرین ئاوتکەم بە واتایەکی تر بریتیە لەوەی کە ئەو معریفە مەهارات چەند ئەلمێنتێکە باسێکەم و بەڕێستان ئەبێ هەموو ئەمانە لەو تەخەسوسە دیاریکراوە فێری بکەین تاوەکو بتوانێت کاری پێ بکە. ئەگەر ناننا لەسەر بنەمای چی لێرین ئاوتکەم دانی؟ لەسەر بنەمای ئەوەی کە لە بازاڕە چی پێویستە، کام بازار وشەی بازار بەڕێزان بریتێ لە پرایڤت ئەند پەبلیک سێکتە هەردوو ئەگرێتەوە ئەو بوارەی کە ئەم کەسە ئەڕواکاری تیا ئەکا. ئەگەر نا هەڵەیەکەیە لێرە. بەڕاستی من ئەزمونمان هەیە لە ماوەی 7 ساڵە بۆ جێبەجێکردنی بۆڵۆنە پرۆسێس هەستێکەیە ئەحساسی پێ ئەەکەی ئەو فرێموەرکە ئەو دەرسانەی کە دانراوە لەناو پرۆگرامی خوێندنا بیر لەوە ناکەینەوە بازارچی پێویستە، بیر لەو مەوروثە ئەکەینەوە لەوەی کە تا ئێستا هاتووە لەسەر ئەساسی ئەوە دیسانەوە دەرسەکاندا ڕێژینەوە. ئەبێ بەڕاستیەکەی گڵۆپەکە بکوژێنینەوە سەر لە نوێ دەرسەکاندا بڕێژینەوە. بۆ داڕشتنەوەی ئێرە لە دۆکیومنتەکانی بۆڵۆنە پرۆسێس ئاماژەیەکی وازەحەکە ئەڵێ look for benchmark. واتە من قسمی ئیدارە و قسادمەیە بۆ نمونە ئەبێ تەماشای قسمی ئیدارە و قساتی ئەو وڵاتە پێشکەوتوانە بکەم کە ئەزمونیانەیە لەسەر بنەمای ئەوان چەند دەرسێکیان داڕشتوتەوە سوود لەوان وەربگرم هەروەها هاوتەری بکەم لەگەڵ پێداویستیەکانی بازاڕە. ناکرێت لەسەر ئەو مەنهەجە کۆنەی کە هەیە لەسەر ئەساسیەوە. پرسیارێکی زۆر سمپڵەکەم بەرەوەی بڕۆمە ناو بابەتەکەوە. ئێستاکە لە بواری ئیدارەیە لە 140 کارەکان پێویستی بە IT سکیل هەیە. کەواتە ئەبێ لە کۆی دەرسەکانی قسمی دارەوە قسادا ئەبێ لە 140 دەرسەکانمان لە بواری کۆمپیوتەرا بێت. چونکە ئەم کارمەندە جاران بە مانوەڵی ئیشێکردن ئێستا بەوە ئیشەکە. ئەبێ ئەوە لە مێشکی خۆوانە بسڕێنەوە ناتوانین گۆڕانکاری بکەین. تەماشاکەین. ئێمە باس لە تیچین مێثۆد دەکەین. وتمان لێرین ئاوتکەممان هەیە. کە لێرین ئاوتکەمەوە بوو تیچین مێثۆدەکان. هەموو لێرین ئاوتکەمێ تیچین مێثۆدێکی دیاریکراوی خۆیە. ئەگەر من بگەڕێمە بۆ سلێمان بە سیارە بڕۆم، ئەگەر بمەوێ بڕۆم بۆ پاریس بەلانی کەمە بێ بە تایارە بڕۆم. ئەگەر نا ڕێگاکە ناگەم ئەو نەتیجە ئەوەی کە ئەو دکتۆرە بەوتی ECTS کە دامانەوە تحقیق نابێ. هەروەها تیچین مێثۆد بە تەنها کیفایەت نییە بەڵکو پێویستی بە ئەسسمنتەیە. بۆ نمونە ئەگەر من بمەوێت کەسێک فێر بکەم لە بواری سکیڵە ئەبێ ئوسلوبی تەقییمکردنی من تەقییمکردنی سکیل بێ نەکوە بەڕەتن ئێگزام بێ. ئەگەر نا باڵانسەکە ڕناگیرێ لە ڕاستیە. هەروەها خاڵێکی کەمانەیە کریەیتین لێرین ئینڤایرۆمنت کە زۆر بە کەمی گوێمان لێ بوو. ئەمە مەسئولیەتێکە تەنها لەسەر شانی وەزارەتی خوێندنی باڵانیە بەڵکو لەسەر شانی کۆی حکوومەتە. لێرین ئەگەر کریەیتین لێرین ئینڤایرۆمنت باسی لێ بکەن چی ئەگرێتەوە؟ مۆتیڤیشنی تەلەبێک دڵی بەوە خۆش بێ کە لە مستەقبەل ئەتوانێت کاری دەستکەوێ. مامۆستایەک ڕازی بێ لەو جۆبەی کە کەم ممارەسەیەکە. ئەمانە دووشتی سایکۆلۆژین کە بێت لەناو ئێمە فەرەهەمی بکەین. ئەگەر نا کەسەکە ئەو دافعەیە نییە کە ئەو لێرین ئاوتکەمە موهیمەمان بۆ داڕشتەوە فێری بکەین. هەروەها کۆمەڵێ فاسیلیتی و
پێداویستەکانی کە ئەگرێتەوە بریتیە لە ژمارەی خوێندکارە ناو قاعەیە کافتریایە ناوچەی سەوزە هەموو ئەو ژینگەیە کە کەسەکە کە بتوانرێ ئەو تیچین مێتۆدانەی تیا ئەنجام بدرێ ئەگەر من دەرسی پراکتیکی بڵێمەوە فعلا پێویستی بە مختبەرێکی پێشکەوتووە با لێرن ئاوتکەم متەتەور بێ با بمەوێ بە طریقەی عملی دەرس بڵێمەوە بەڵام ئەگەر ئینڤایرۆمنتەکەم گونجاو نەبوو ئەمە ناتوانێت جێبەجێ بێ پرسیارێک لێرە دێتەکایەوە what does it mean learning outcome learning outcome خۆی چێ لە ڕاستیە وتمان دەرسەکانە ئەی ئەم دەرسانە چین ئەمانە ئەگەر بڕۆینە ناوەڕۆکەوە بریتیە لە گوێم لێ بوو دوێنێ باس لە سێ خاڵکرا یەکێک لەوانە knowledge دێنە سەر knowledge کام لەو knowledge ئێمە پێشکەشەکەین بەڕاستی ئەمە جێی قسەیە هەروەها attitude من بۆ خۆم لە دەرسی پێداگۆجیە پرسیارم لە هەڵگری ماستەر دکتۆراکان کردووە تێستم کردوون بەداخەوە لە سەتانەوەتیان نازانەوە دەزت مین ئاتەتویت یانی چی ئەگەر من ئاسانی کەمە لێرەیە بریتیە لە بیرکردنەوەیەکی ڕەخنە گرانە چۆن ئاتەتویت جێبەجێەکەم وتمان معریفەت زانیاریەکانە ئەیدەین ئەی ئاتەتویت چۆنە لە پرۆسەی تیچین مێتۆدا دەرەکەوێت باسێکم ئێستا جگە لە ئاتەتویت سکیل معروفە ئەوی کەیان پرفۆمانس واتە کەسێک لە دەرەوەی بەر لەوەی کە تەخەڕوجەکە ئەبێت جاهز بێ بۆ ناو بازاڕی کار پرفۆمانس یەک تیچین مێتۆدی دیاریکراوی هەیە ئەگەر ئەمە نەبوو پرفۆمانس نییە ئەگەر ئەم تیچین مێتۆدانەمانە جێبەجێ نەکرد ئێمە نەمانتوانیوە لێرین ئاوتکەم جێبەجێ بکەین ئەوەی کە ئەیبینین لە کوردستانان لە هەندێک قسمی لێ دەرچێت بۆ نمونە لە کۆلێژی پزیشکیە چونکە پاشخانێکی جیهانی لە پشتەوەیە کە ساڵی ئەخیریان لە ناو خەسەخانە کارەکەن هەروەها بەشی پەروەردە کە سێ مانگێکیان هەیە قسمەکانی کە ئینتەرشیپ وەرک پلیسمنت ناکەن کە نەتکرد ئەبێ ئێمە اعتراف بە خۆمان بکەین وەکو مامۆسای زانکۆ بڵێن ئێمە ئەو لێرە ناوتکەمەی کە وعدمان پێداوی 125مان جێبەجێ نەکردووە لەبەر ئەوەی کە ساڵی کۆتا ئێمە تۆمانە ناردوتە ناو بازاڕی کارەوە کار بکەین بەڵام لێرە پرسیارێکی کە دروستە بێ بۆی سەریح بین چەند هەزار خوێندکارمان لە قۆناغی 4 و 5 و 6 هەیە مەبەستم لە ئەو پرۆگرامی خوێندنی 4 ساڵەی 30,000 شوێنی کارکردنمانێ ئیستیعابی بکە نییە دیارە خەلەلێکەیە لێرە خەلەلەکە چییە بەڕاستیەوەی کە دیراسەمان کردووە ئێمە وڵاتێکی ئیندەسترینین لە هەلومەرجەی ئێستەیە دەست بدەینە کەرەستەکانمانەوە 180 بۆ 90 هاوردەکراوە کەواتە فڕەسی ئینتاجکردنمان لە 190 حضوری نییە ئەگەر بێت و ئەمانەمانە هەبوو ئەو کاتە ئەتوانین تەلەبە بنێرینە ناو شوێنی کارکردنەوە شوێنی کارکردنەکانیان هەن خاڵێکی کە تەنها پەیوەندی بەوە نییە پەیوەندی بەوەیە vocational school ئەعدادیات المهنیە کاتی خۆی هەبوو ئێستا نەماوە کە زۆر کەمە دیراسە کراوە تەماشاکەن لە ئەوروپا سەروی 60 لەو شوێنانن خوا مرۆڤی خەڵق نەکردو هەرهەمووی بەکارەوێت بێ هەرهەمووی ئاغا بێ ئەی کێ جێداغا و کاتە نییە ئێوانە بوو دێن بەکارەوێت تەواوەکە ناچار ئەگەڕێتەوە بۆ بازاڕی کارە بێتە شاگرد چونکە ئەو کەسە لە توانایە تالنتی ئەوە نەیتایە بەس ئیشی جەستەیی بکە نەکوە ئیشی ئیدارە و عەقڵ بکە یعنی ئەوەی خەلەلەکە مامۆساکانمان گلەیە کە نەزانی ئەڵێن چێڵێن وڵات تەلەبێ ئێستا بێمستەوە کاکە بێمستەوا نییە لەبەرەوەی کە 140 ئەمانە شیاون بۆ زانکۆ 160 دەبێت گل بدرێنەوە بۆ نییە لە ڕاستیە ئەگەر ڤۆکیشنەڵ سکوڵ بکەیتەوە پێم وایە خەڵکی کەم بۆ ڕات چونکە هەستەکە تونێڵێکی تاریکە ئەعدادی میهنی تیجارە زراعەمانە تەواوکەم فڕەسی زانکۆم نییە چونکە بەڕاستی بەدەستێنانی بەکالۆرێس لە هەندێک کەیسە لە واقعی وڵات ئێمە شەهادەیەکی کۆمەڵایەتیە ینی ماریج لایسنسە تا ڕادەیەکی زۆر بۆیە کەسەکە حەزەکە بەکالۆرێسی هەبێ تۆ لە هەنگاوی یەکەمە ئەمەی بۆ دابین بکە بەڵام فۆرسەی بۆ بکەرەوە ئەگەر ویستت زانکۆ بخوێنی زانکۆ بخوێنە بۆچی پرڕکوزیت بێ ئەعدادی بەڕاستی ئەمە پرسیارە لە ئەزمموی وڵاتە پێشکەوتەکانە وایە نەخێر کەسەکە ئەعدادی تیجاری تەواو کردو با بڕوا لە مێژوو لە جوگرافیا لە سیاسە لە یاسا بخوێنێ ئەگەر توانی لە زانکۆ دەربچێ پیرۆزت بێت ئەگەر نەتوانیت کە تەواو نابی ئەمانە بکەینە تاقید و ئەمە قسەی من نییە با بڕۆین دیراسە بکەین ئەگەر کەسێک ڤۆکیشنەڵ سکوڵ بخوێنێ ئەعدادیاتی میانی فڕەسی زانکۆی هەبێ یان نە بەڕێزان ئێمە کێشەیەکی ترمانەیە وتمان ئاسانە بۆ بەڕێستان چۆن نۆڵج ئەگەیەندرێت وتم تیچین مێثۆد هۆکارێکە بۆ ئەوەی نۆڵج بەردەستە بێت دکتۆر ئەحمەد ئەگەر بتوانی لە ماوەی 2 دقە مەسەجەکە بگەینی تیچینگ مەسەد ئەسسمنت کرایتیریا زۆر باشە سپاس دەکەم باشە بەسەر چا بەسەر زۆر سپاس زۆر سپاس ئێمە پرسیارەکەین معریفە چۆن بگەێنم طریقە تەقلیدیەکە محاضەرەیە لە بۆڵۆنیایە باس لە two way of communication ئەکات ئەبێ پەیوەندگیری دووسەرە هەبێ کەلیمەی ستودنت سنتەر زۆر گوێمان لێ بێ و ستودنت سنتەر یانی چی لە تیچین مێثۆدا دەرەکەوێ یانی چی ئەگەر من بۆ خۆم مامۆسا محاضەرە بڵێمەوە کتێبێکی 200 لاپەڕەی 300-400 بۆ دیاریەکەم لیمیتد ئەمەیە تۆ ئەبێت لەبەری کەی بۆم بەڵام
ستودنت سنتر بطريقەکانی تر ئەبێت وەکو چی سێمینار ڕتن ئەساینمنت ئەند سۆ ئۆن یانی چۆن من دەرسێکمە ئێستا کڕکیولمی زانکۆی کامبریجتان لە کۆلێژی دەرەوەقساتە پیشانەیە لەبری ئەوەی کە من باسی دەرسی introduction to business کەم بۆ نمونە تەخەسوسی من بزنس نییە بەس حەزەکەم سەرنجتان بۆ من بابەتە ڕاکێشم لەبری ئەوەی کە محاضەری پێ بڵێمە نەخێر منی مامۆستا ئەبێ بڕۆم تۆپ جۆرنەڵەکانی عالەم دیاریکەم ئەگەر سەیری سایتی SJR بکەین ساینتیفیک جۆرنەڵ رانکین ئەزمونمانێ تەلەبە ماستەر دکتۆرای تەواو کردو پێ ئەڵێم زانیاری تێ لەسەر ڕانکی جۆرناڵەکان لە تەخەسوسەکەی تۆ یا نازانێ بەڕاستی ئەمە کارەساتە من ئەگەر خاوەنی هەرچ بڕوانامەیەک بم ماستەر یان دکتۆرا ئەبێ بزانم بازاڕی معریفەی من لەکوێیە شوێنی ئەپدەیتی زانیاریەکان لەکوێیە شوێنی ئەپدەیتی زانیاریەکانی تۆ ئەو جۆرناڵانەیە کە خەڵکە پسپۆڕ عالەمیەکان ڕووی تێ ئەەکەن کە من ئەمانە داونلۆد دەکەم بۆ تەلەبەکانم ئەو کاتە گاپ لە نێوانی خوێندکارێک لە زانکۆی سەلاحەدین سلێمانی گەشەپێدان هەروەها نەورۆز نامێنێ چونکە هەمان ئەو معریفەیە دەمێت بەڵام چۆن نەکوا پێی بڵێمەوە بەڵکو ئەڵێم ڕڤیوکە کە ڕڤیوی کرد چی ڕۆدا سەرنجتان ڕاکێشمە بۆ خاڵی یەکەم کام نۆڵج ئەو نۆڵیجە تازەیە کە هەیە ڕڤیو ئەکات دووهەم کاتێ پەیپەرە نووسێت ئەبێ ڕای خۆی بڵێ یعنی ئاتەتیوت چوار خاڵەکە دووەماتە دی ئەگەرنا نایەتە دی وتم لەبەریکە ئاتەتویت ڕوحی ئەکوژێ کە پێڵێم سمینار دێ لە سمینارە ئاڕای خۆی ئەڵێ الرأی والرأی الآخر ئەبێ ئەمە حضوریە بێ ئەگەرنا مرۆڤێکی دۆگما دروستەکەین مرۆڤێکی لیبراڵ و ئازاد دروست ناکەین کە بتوانێت داهێنان کە داوای لەکەین توێژینەوە بکات توێژینەوە بە دەرسی میتۆدۆلۆژی ناوترێتەوە توێژینەوە بریتیە لەو مەهارەی کە فێری بکەین ڕازی نەبێ بە واقع چونکە ئاتەتویت یعنی فەلسەفە ئەوەی کە هەیە چیتر هەیە لە پشتی ئەمەوە ئەبێ بەشدار بێ لە پرۆسەی زیندووکردنەوە داهێنانە خاڵێکی تر سکیل لای بەڕێستان وازەحە کە وتمان بریتیە لە دەرسە عەمەلیەکان و هەروەها پرفۆمەنس بەڵام با پرسیارێک لێرا بکەم ئەگەر ئێمە نۆڵج بڵینەوە وتمان تۆپ جۆرنەڵەکان هەیە ئەمانە بە چ زمانێ نووسراونەتەوە گرێم لێکرا لەلایەنی بەشداربەکانی پێداگۆجی و لە تەخەسوساتی جیاواز تەماشاکان لە 198 جۆرنەڵەکانی عالەم هەمووی بە زمانی ئینگلیزی مامۆسایەکی فەڕەنسی بەو کیبریاوە جۆرنەڵەکانیان بە زمانی ئینگلیزی دەرەچێت توێژەرەکانیان بە ئینگلیزی ئەنووسن بۆ خوێندکارەکانیان بە ئینگلیزی ئێنن ئێمەی کورد یعنی بۆیە هەرچ هەنگاوێک لە پێناوی بە ئینگلیزیکردن بۆ ئەم هەلومەرجە ئێمە بەڕاستی زەڕورە چونکە نۆڵج بە ئینگلیزی ئەنووسرێتەوە هەموو عالەم تەسلیمی ئەمە بووە با لە قۆناغەکانی سەرەتاییە ئێمە فێری زمانی شیرینی بکەین بەڵام زمانی معریفە ئەمەیە لە ڕاستیە بەدەستی ئێمە نییە ئێستا رووسیا ئەتوانێت گۆگڵ بگرێتەوە جارێکی تر نا ڕۆشت ئەبێت تۆ بە دوای بکەویت تازە بەڕێزان چەند ڕێگایەکی ترمان هەیە وتوانمە تەریقە تەقلیدیەکەی بۆی زوو گوزەرکەم بەسەریە شێوازەکانی ئەمانە پیشانتانێن بە خێرایی ئەمانە هەموو ڕێگاکانی وانەوتنەوەن خراپترینیان لێکچەرینە چونکە لێکچەرین تۆ بڕیارە دەی ئەمەم بۆ بکە نەخێر کەوتت لێکچەرین ئەو کاتە ئاتەتیوت نابێ ئەو کاتە ئەپدەیت نییە بەڵام ئاسانە من ئەپدەیتی معلوماتی بێمە بڵێم 20 جۆرنەڵ ئارتیکڵت بۆ داونلۆد دەکەم خۆشت چی ئەەکەی بکە تازەترین ڕڤیوی ئەمە بکە ئەم تەلەبەیە بخە سەر مێزێکی کافتریا لەگەڵ خوێندکارێکی زانکۆیەکی ئەڵمانی یاخود بریتانی هیچ جیازێکی توانێ وەکو ئەو چانسی ڕڤیوکردنیە وەکو ئەو زانیاریە تازەکانی هەیە هەروەها دێنە سەر ڕێگاکانی ئەسسمنت چەند ڕێگایەکمان هەیە نامێ زۆر خێرای لەسەر بڕۆمەسەکەم زۆری لە قسەکانم کردووە ئەسسمنت خاڵی یەکەم ئێمە مامۆستا ئەبێ وەکو مدەڕبی تۆپێن یاری بکە توانای خوێندکارەکانی لە هەلومەرجی گونجاوە بدۆزێتەوە من ئەم سیناریۆمەیە واتە من دەوایان لێکم ئەمساڵ بە شێوازی پەیپەرم بۆ بکەن ئەگەر هەستم کرد نەگونجاوێکە بە شێوازی سیمینار ئەبێت تۆ سیناریۆی جیاوازتە بێ هەروەها یەکێک لە ڕێگاکان بەر لەوەی ساڵ یەکەم دەست پێکە ئەبێ من تێستێکی خوێندکارەکانم بکەم خاڵی لاواز و بەهێز و هەموو ئەوانەیە بدۆزمەوە لەسەر بنەمایەوە شێوازی تیچین مێتۆد ڕێکخەمەوە شێوازی لێرین ئاوتکەم ڕێکخەمەوە لێرین ئاوتکەم مقدەس نییە لێرین ئاوتکەم بریتیە لەوەی کە پرۆسەیەکی دینامیکی بەردەوامە چۆن لێرین ئاوتکەم بنووسینەوە ئەمە لێرە تیچین مێتۆد پێت ئەڵێ یارمەتی دەدا کاتێ من خوێندکارەکانم لە قۆناغی دوو ئەنێرم بۆ ئەوەی کە نەزەریم پێوتووە کە ئەڕوا داتە کۆلەکشن لە کەرتی حکومی یاخود کۆمپانیایەکەکە بەرکەوتنی ئەبێ لەگەڵ خاوەنی کۆمپانیا لەگەڵ خاوەنی کارە تێ ئەگالەوەی کە چی پێداویستیەکەیە ئەو کاتە فیدباکی تەلەبە فیدباک تۆ وەکو مامۆستا کە سوپەرڤایزیانەکەی لە کاتی ئینتەرشیپ و وەرک پلیسمنتە تۆ ئینتراکشنت هەیە لەگەڵ ئەوانی ترە هەروەها گاپەکان نەدۆزیتەوە ئەبێتە هەوێنی ئەوەی کە ریسێرچ گاپت دەستکەوێت تۆی مامۆستا چۆن ریسێرچەکەی ئاگات لە بازار نەبێت چۆن ئاگامان لە بازار بێت لە ڕێگەی خوێندکارەکانمان ئەنێنی لە ناو بازاڕی کار ئەوان پێمان ئەڵێن گرفتەکان لە چێ کاتی پرزنتیشنەکان ئەنێنە ژوورەوە بۆیە لە
ئەو کاتە مامۆسا ئەتوانێت بەشدار بێت دوو ئەرکی سەرەکی مامۆسایە خوێندکار فێری ئەو چوار خاڵەکەم نۆڵیج سکیل ئاتەتیوت پرفۆمەنسی بۆ ئەسازێنم هەروەها ئەبێ خۆشم بەشدار بم لە ریسێرچە ناکرێت من مۆبایلی ئایفۆن چەند ئێستا سیانزەی بەکاربێنم بەبێەوەی خۆم بەشدار بم لە ئایفۆن سیانزەیە چۆن نتوانم بەشدار بم کاتێک بەڕێزانم لە ڕووی تەکنیکیەوە کاتێ من فۆلۆی تۆپ 10 20 30 جۆرناڵەکانم لە بوارەکەی خۆما کرد تێ ئەگەم چی ئەگوزەرێ ئەو کاتە ئەتوانم گا بدۆزمەوە منیش بەشدار بم واتە هەر من هاوردەکەر نەبم بەڵکو منیش بەشدار بم لە دیڤلۆپمنت ئێستا لە کوردستانە من ڕوویداوە دەرچووەکانی توانەسازی بەشێک لە توێژەرە چاکەکانمان هەیە ئێستاکە لە جۆرناڵە زۆر باشەکانە پەبڵش ئەکەن واتە ئەوانیش بەردەوامن لە پرۆسەی دووبارە داڕشتنەوەی مەفاهیمەکانی معریفە ئەبێ ئەو پرسیارە لای مامۆسای ئێمە بڕەوێتەوە بڵێ ئاخۆ مامۆسایەکی ئەمریکی چی جیازێکی لەگەڵ من هەبێ ئەگەر تۆ ڕیسێرچت کرد لەو جۆرناڵە عالەمانە تۆ متمانەکەی کە لەو باشتری لە هەندێک حاڵەتە بەڕێزان ئەبێ ئەمانە ڕوو بدەن ئەمە تەماشای کامبریجکن چەند دەرسیان داناوە زۆر کەمە بەڕاستی لەسەر بنەمای پەیپەرە هەر هەمووی ئەمە لە قسمی بزنسە طبعاً خۆتان بڕۆن چێکی بکەن یعنی لە ساڵی 2015 کاتێ تەکلیف کران بۆ ڕڤیوکردنی بۆڵۆنیا لە وڵاتانە چۆن جێبەجێ ئەکرێ بەرپرس بووم لە چێکردنی بەشی زانستە ڕامیاریەکان و یاسا ملاحەزەم کرد 15 دەرس زیاتر نییە لە کۆلێژی یاسایە لە ئەوروپا خوێنرێت لە زانستە ڕامیاریەکانە 12 بۆ 13 مۆدیۆڵە هەر ئەوەیە زیاترنە چونکە بۆ کاتێ لێ ڕێناو کەم دیارەکە ئەم کەسە ئامادە کەم چەند کارێک بکە هەردوو مۆدیۆڵ کیفایەتە بۆ ئەوەی کە بتوانێت ئەم کارەی پێ بکە ئەگەر ئێمە ئەمە نەکەین ناتوانین تیچین مێتۆدەکان جێبەجێ بکەین بۆ ئەگەر من بڕیار بێ حەوت دەرزانم بۆ تەلەبەکانم ئەی چ ڕۆژێ بڕاتە دەرەوە داتا کۆلێکشن بکە بەڵام ئەبێ من لە جەدۆلەکەمە دوو ڕۆژی بەتاڵمە بێ تاوەکو تەلەبە بڕوا داتا کۆلێکشن بکە ئەسڵی پەیپە دوێنێ لەگەڵ مامۆسایەکە وتی تەلەبەکان ئێمە گزیەکەن داونلۆد دەکەن فعلا داونلۆد دەکا ئەگەر تۆ ئاگات لێ نەبێت چۆن ئەگەر من پێی بڵێم تۆ پەیپەرێکم بۆ بنووسە با بوعدی پراکتیکی هەبێ ئەبێ لە دام و دەستگا و کۆمپانیەکانە زانیاریم بۆ بێنێت ئەبێ مەفاهیمەکانی معریفەوەی کە پێڵە break down on the real ground ئەبێ ئەمە جێبەجێ بکرێ ئەبێ پەیپەری عەمەلی ببێ بۆی بەشدار بێ لە تێگەیشتنی کێشە لۆکاڵەکان تاوەکو بەشدار بێ ئەگەر نا ڕڤیو بە تەنها کیفایەت نییە خارێکی خەتەرە ئێمە لەم قۆناغا چیمان پێویستە بەڕاستی پێویستمانە بە کەمکردنەوەی ژمارەی مۆدیۆڵەکان لەناو جەدوەلە ئەبێ ڕۆژی بەتاڵی تیا هەبێ کە ڕۆژی بەتاڵی تیا هەبوو تەلەبە توانین بنێرنێ دەرەوە بنێرنێ دەرەوە بۆی تطبیقی علم لەسەر واقع بکە هەروەها زانیاری بێنێتەوە تاوەکو لێرن ئاوتکەم دیڤڵۆپ بکەینەوە جارێکی تر ئەگەر نا ئەمە ڕاستی ڕوونادا چۆن ئەمە بکەین ئاسانە هەروەها ئەگەر ئەمە نەکەین پرۆسەیەکی ترمان تووشە بێ کە شێوازی نەقڵکردن واتە مۆبیلیتی نامێنێ هەموو تەخەسوسێک چەند کۆرمۆدۆڵێکی ئەساسی هەیە دەرسەکانی کە ئۆپشنەڵ بێ لیان هەڵئەبژێرێ تەسەووری من وایە کە ڕڤیومان کردووە بەڕاستی 4 مۆدۆڵ زیاتر زۆرە لەناو هەر پرۆگرامێکی خوێندنە هەبێ بەڕاستی ئیلا لە حاڵەتی تایبەتە ئەمە پێویستە کاری بۆ سەر بکرێ بۆ ئەوەی خاڵێکی تر تیچین مێثۆد لێرن ئاوتکەم کە باسمان کرد کێشەکە لە چیە بەڕێزان ئەگەر محاضەرە بڵێمەوە سمینار نەبێ ئەگەر بڕیار بێ من بڕۆمە ژوورە محاضەرە بڵێمەوە ئەویش بڕیارە بێتە ژوورە بەس گوێم لێ بگرێ چەند سەعاتمان دانەوە لەناو جەدوەلە لە نێوانی 15 بۆ 30 سەعاتە ئەی لە بۆڵۆنە پرۆسێسە ئەڵێ CECTS یان زەربی 25 کە یان سی بکە واتە یان 750 یان 900 سەعات وەرکلۆدە ئەگەر لەناو کلاسە هەفتەی 15 20 سەعاتی پێڵێمەوە ئەگەر 750 900 دابەشی 16 هەفتەی بکەی لە نێوانی 48 بۆ 6 سەعاتەکە 20 سەعاتی لەناو زانکۆ پێڵێمە what about 35 hours ئەوە 30% بێ لە ماڵەوە بێ ئەگەر من محاضەری بۆ بڵێم بەدەست بەتاڵی ئەگەر پێ بڵێم سمینارکە ئەو لە ماڵەوە سەعیەکە دکتۆر ئەحمەد واتە ئەو سەعاتانەیە بۆ ئەخوڵقێنم یعنی بەڕاستی تیچین مێثۆد نەگۆڕی وەرکلۆد حەقیقی دروست نابێ هەروەها قسێکیش بۆ حەقی مامۆستانی زانکۆ بکەم من پرسیارێکی بەڕێستان دەکەم یەک خاڵێکی مامۆستاکان دوێنێ گلەیانە کرد ئەیانوت ئیشمان قورس بووە لە هەندێک کەیسا زۆر ڕاستە بۆ چونکە نیزامە تەقلیدیەکە لەسەر ئەساسی ساعاتی محاضەرەی ناو جەدوەلە ئەوەی حساب کرد وەرکلۆدی تەلەبەی حساب نەکردووی مامۆستاشی حساب نەکردووە ئەبێ بڕێزان وەرکلۆدی مامۆستا لەسەر بنەمای ECTS بێ مامۆستا نیسابی بە چەند ECTS پڕە بێتەوە چونکە ECTS کۆرسپۆندی چیەکە کۆرسپۆندی ریەل وەرکلۆدەکە بەڵام ئەبێ مامۆسایەکی دەستپاک و بە متمانە نەوەکو ئەکاونتیکە لە مەسلحەتی خۆیان ئەوە زۆر خەتەرە زۆر سپاس بۆ سیمینارەکەتان دەستان خۆش بێت